بەڕاستی زۆر دڵخۆشم کابینم ئەم ساڵیش گەرموگوڕێکی زۆر دیارە بە خوێنەران بە سەردانەکارانی پێشانگای کتێب لە سلێمانی. ئەوەی کە زۆر جوارە لەم پێشانگایە تێکەڵبوونە، خەڵکانێکی زۆر خوێنەرێکی زۆر هەمویان پێکەوە لە یەک کاتە بە دوای کتێبی دڵخوازی خۆیان ئاگەڕن. خوێندنەوە بابەتێکی زۆر بوویمە، بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی. من لە ژیانی خۆمە لە هەموو لایەنەکانی حیاتمە بەڕاستی خوێندنەوە بەشێکی ئەساسی بووە لە بەرزکردنەوەی ئاسی معریفی خۆم، تێڕوانینی خۆم، ڕخنەگری عقڵەتی ڕخنەگریانە گەشە پێەیە، پرسیارکردن زۆر دروستەکە. بە بڕۆی من خوێندنەوەی ئینسان فێرەکە پرسیارکە، پرسیارەکانیشی سمارت بن، زیرەکانە بن و دڵخۆشم بەڕاستی کاتێکە بینم ئەمە خەڵکە لێرە ئامادە بوون کۆبوونەتەوە. سوپاس بۆ پێشانگاکە وەکو هەمیشە کە گەرموگوڕێکی زۆری پێوە دیارەوە ئەم ساڵ جوانتر، ئامادەکاریەکان باشتر، پرۆفێشناڵتر بەڕاستی رەخراوە. من هیوادارم بتوانین هەمومان لێرە پێکەوە کۆبینەوە و ئەو پێشانگایە کە 3 ڕۆژی ماوە گەنجان هانەیە مەتایکیت کە بێن سەردانیکەن کتێبی خۆیان ئەگەر یەک کتێبیش بێ، یەک دێڕیش بێ لە شوێنێکە بەرچاوت کەوێ بیخوێنیتەوە کرێ ژیانی تۆ بە چەندین مەرحەلە بگۆڕێت. بابەکەمی نەزانی من چەندین جێگە هەیە بەڕاستی لە کتێبێکەوە ڕستەیەک کە بۆتە سەبەبی گۆڕانکاری گەورە لە شێوازی بیرکردنەوەم، لە شێوازی ژیانکردنم، چ لە ژیانی تایبەتیم و چ لە ژیانی پێشەیم. بۆیە دووبارە دەستی هەموو لاکتان خۆش بێ. ئینشاڵڵا بە هیوام ئەمڕۆ من کە لێرە بووم هاوڕێیانێکی زۆرم چاوپێکەوە، زۆر دڵخۆش بووم. سوپاس بۆ پێشانگای سلێمانی کە ئەم دەرفەتەی ڕەخسانووە بتوانین ئێمەمانانیش بۆ کەسانە بگەین کە لە دەوروبەرمانن. هەر لەش ساغ بن.